عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارەوەی حکوومەتی عێراق؟ ئەوە جێگەی گرنگە کە هەموو لایەنە سیاسیەکان بە یەک هەڵوێست بڕیار بدەن بکشێنەوە لە پرۆسێ سیاسی عێراق. کورد یەک نی ئەگەر کورد یەک بایە وەزعی کورد ئەوهانەت بوو یەک لەوانە عەبادی سەرسەدالی نەیەکرێزی کوردێکی ئەگەر کورد یەک بایە ئێستا وەزعی کورد ئەوەنە هات بەنسبەت ئەو مشکلانەوەی هاتن بەسەر کوردستاندە باوەردم هەب یەک تشتەی بەس کورد یەک بن توانن ئەو حەلەی ئەو وەزعی تشاک بکرد. ئەم ملەتی کورد خۆراگر بن ئەم تەنازولی نەکەن نەبوو عەبادی و نەبوو غەیری عەبادی ئەف پیلانێت حەیدەر عەبادی و سزادانە پێ ڕابتن دژی ملەتی کورد نە توانای حەیدەر عەبادی و نە حەیدەر عەبادی چێت تشتی هەمی بکەن دژی ملەتی کورد ئەvê هەمی نەخش و پیلانێت حکومەتەوە بەریتانیا بتایبەتی حزب محافظین و تاج ملکیە بەریتانی و هەر وسات بێت ئەحزابێ ملەت کوردی هەمی ئێکدەست بن. تکا دەکەم وەرن یەک بگرن بۆچی پێتان شەرمە ئێوە تەنەزول بۆ یەکتیتوو بکەن بۆچی پێتان شەرم نییە بچن تەنەزول بۆ عەبادی بکەن تەنەزول بۆ یەکدی سەربلندیە نەک کەماتیە ئەوە کەماتی دولەچی بۆ بەغدا تەنەزول دەکەی. داوا لە هەموو حیزب و لایەنێک دەکەم یەکڕێزی ناوماڵی کورد پارێزن بۆ ئەوەی بتوانین بەرامبەر بە دژمنەکانمان ڕاوەستین.